ئێوە ئەتوانن مۆدێلێکی نوێ لە کاری ڕێخستن بهێنە ئاراوە؟ بەڵێ ئەوەی ئێمە بینین وەک باسم کرد تاکو ئێستا گەل پەراوێز کراوە جەماوەری کەسی اعتیباری بۆ دانیانێ هەمووشی خۆی بەکوێ خای جەماوەردانێت ئێمە دەمانەوێت ڕاستی جەماوەر خۆی ڕێک بخە شەرنیل ناو ئێمەیە و ئینەما بەڕێنمایی دەبێت جەماوەر خۆی ڕێک بخە بۆ ئەوەی داواکاری هەبێ هەر گەلێک ئیرادە و داواکاری نەبوو گەلێکی مردووە دەسەڵات ئێمە بینین دەسەڵاتێکە هەژمونگەرایە ئەو دەسەڵاتە هەژمونگەرا لە بەرژەوەندی تایبەتی چەند کەسێک بەڕێوە چوە تاکو ئێستا ئەو بەرژەوەندیانش بەڕاستی تاکو ئێستا ئەوەی بینیمانە بەدشت خواستەکانی گەل بووە قەرارە درێ بە ناوی گەلەوە بەبێ ئەوەی گەل بەشدار بێت کارەکرێت بە ناوی گەلەوە بەبێ ئەوەی گەل بەشدار بێت یەک کەس نابێت ببێتە هۆی ئەوەی کە بژێ و ژیانی خەڵک تێو بدات باسی ریفۆرمەکرێ ریفۆرم لەسەرەوە دێت ریفۆرمەکە بۆ خۆیانە بۆ قولکردنەوەی دیموکراسیەت نییە و ئینەما شێواندنی دیموکراسیەتە کە بە شێوەیەک خزمەتی مەرامەکانی خۆیان بکات بەو شێوە هەژمونێک هەیە بەرامبەر بە گەل لەبەرەوەی حتا چاکسازی ئابوووریەکانیشیان لە بەرژەوەندی خۆیانە تاکو ئێستاگە سیر بکەیت ئەبینی دەوڵەمەندەکان ئێستا حالی ئێستا دەوڵەمەندترە بن هەژارەکانیش هەژارترە بن چینی مامناوە نامینێت ئەوە خەتەرێکی گەورەیە ئەبینیەوە تازە بینیت دهۆک نەخۆشخانەکان چۆل بوونە لە دکتۆر نەتیجەی چیە نەتیجەی سیاسەتێکی غەڵەتی ئابووری سیاسی بەڕێوەبردننی ئەو وڵاتەیە ئێمە دەمانەوێت گەل بکەینە بەشێک لەوە گەل چۆنە بێتێ بەوەی بەکاراکردنی کۆمەلگەی مەدەنی. بەڵێ دکتۆر محەممەد ئێوە ئەم بەرەیەتان لە شاری کەرکووک ڕاگەاندووە هۆکارەکەی چێکە لە شاری کەرکووک ڕاتانگەاندووە؟ بەڵێ ئێمە کەرکووک شارێکە پیرۆزیەکی هەیە لە لای هەموو گەلی کورد و شارێکە وەک هەر شارێکی کوردستانیش بۆ ئێمە پێمان باش بوو لە کەرکووک ڕای بگەێنین فەرق ناکە لە هەولێر بێ لە سلێمانی بێ لە کەرکووک بێ مهمەوەیە محتەوایەکەی چیە مهمەوەیە کارەکانی چ دەبێت لە داهاتوودا مهمەوەیە کە چۆن بەڕنامەکانی بەڕێوە دەبا ئەو گۆڕانکاری مەفهومەکانە کە ئێستا بڕاوبۆتەوە لە کۆمەلگای کوردستانیە ئەو ئیلیتە سیاسیی کە هەیەی ویستە چەندین دەستەواژەی چاواشەکار بەکاربێنێت بۆ ئەوەی گەل پەراوێز بخا لە سیاسەتە مەسەلەن بۆ نمونە داواکاریەکانی گەل دەرێن بە سیاسی مەکەن هەموو داواکاریەکی گەل سیاسیە نەبوونی خزمەتگوزاری سیاسیە نەبوونی کارەبا سیاسیە نەبوونی ئاو سیاسیە نەبوونی موسە سیاسیە نەبوونی هەلی یەکسان بۆ کار ئەوانە هەمووی سیاسینە. کاک محەممەد پرسیارەکە لەوەدایە کە بۆچی لە شاری کەرکووکە بۆچی لە شارێکی دیکەی هەرێمی کوردستان نەبوو کە بە هەمان شێوە ئێوە داوای مافەکانی گەلەکەن بۆ لە شارێکی دیکەوە نەتانتوانی ئەو بەرەیەدا بمەزرێنن بۆچی بە تەنیا شاری کەرکووکتان هەڵبژار لە کاتێکدا کە ئەم بەرەیە پێک هاتووە لە ئەندامانی حیزبەکانی دیکە کە لە حیزبەکانی دیکە پەراوێز خراون وەکو پارتی دیموکراتی کوردستان هەروەها بزوتنەوەی گۆڕان بۆچی ئێوە لە هەولێر یاخود دهۆک یاخود لە شاری سلێمانیە خانەقین داتانە مەزرانە بۆ بە تەنیا شاری کەرکووکتان هەڵبژاردووە؟ بەڕاستی بۆ ئەوەی پەراوێز خراپن من ئەو دەستەواژەیە پێم مابی دەقیق نییە بەڵام بە بەڵگەوە هەیە کە لە کاتێکدا بەڵام لە کاتێکدا سید ئەکرەم بەڕێوەبەری گومرگی ئیبراهیم خەلیل بوو یەکێکە لە دامەزرێنەرانی ئەم بەرەیە سید ئەکرەم کابرایەک بۆ مووقیفی هەبووە نەتیجەی ئەو مووقیفە وای لێ هاتووە کە بازی گەورەشی داوە ئەو بازەش وای لێ کردووە کە ئەو بەرەش هەرەبژێرێت کە بە ئاراستەیە ئەوە بکات کە ئەو بازەی داوە لەسەر ئەو بیر و باوەڕێی کە ئێستا ئەو بەرەی دامەزراندووە ئەوە سیفاتە ممەیزەکانی سید ئەکرەمە یا هەر کەسێکی دیکەش لە هەر حزبێکی دیکات بێ ئەوە نەبووە کابراایەک بێ بێت جێگەی نەبوو بێتەوە هەمووی جێگایان هەبووە جێگاشیانە بۆ جێگای باشتریشانە بۆ بەڵام تۆ خۆ چەسپاندن بە بیر و باوەڕەکانت بە داخوازیەکانی گەل بە سۆنیەتی بەڕێوەبردننی خەبات ئەوانە هەمووی هۆکاری ئەوەنە بە نسبەت کەرکووکشەوە کەرکووک شارێکە قودسێتی هەیە بەنسبەت کوردەوە ڕاستی هەتا ئێستاکە کاری بۆ نەکرایکە بگەڕێتەوە کوردستان شارێکە مەحرومە بەس مەقسەدم مەکان معلوم نییە ئەوەندە ئەوە بێت ڕاستی
ئەوەندە شتێکی گرنگ بێ لە ئیعلانکردنی مەسەلەیەەکە بەڵام ئێمە شانازیەکەین کە لەوێمان ئیعلان کرد کە بەرەکەمان دەستی بەکار کردووە. بەڵێ کاک محەممەد دامەزراندنی ئەم بەرەیە پێگەی چییە بێ لە ناو لایەنە سیاسیەکاندا؟ ئێمە مشکلەی ئەوەمان نییە لەگەل لایەنە سیاسیەکان چۆنە بێت چۆن نابێت مشکلەی ئەوەمانە کە چۆن ئێمە ئەتوانین لەگەڵ گەلە لەگەل جەماوەرە هەر بکەین بیێنینە ڕێی خەباتەوە باوەڕمان پێ بکە باوەڕی پێ بکەین ئەوە نییە ئێمە خۆمان ناکەینە دەمڕاستی جەماوەر ئێمە ئەبینە مشارەک لەگە جەماوەرە بەڵام ئێمە دەزانین ئەو بێ ئیرادەیەی جەماوەر ئەبێتە هۆی قوولبوونەوەی بێتە هۆی قوولبوونەوەی مشکلەکانی نابێتە چارەسەرکردنی ئەو حیزبانەی ئێستا لە دەسەڵاتن هەمیان هۆکار و سەرچاوی ئەو نەهامەتی و ئەو مشکلانە کە ئێستا لە کوردستانە هەیە. دکتۆر محەممەد باز لەو حیزبانەکەی کە لێ سادا بوون بەهۆی هۆکاری ئەو کێشە و مشکلانە ئێوە پەیوەندیتان هەیە پەیوەندیتان چۆنە لەگەڵ ئەو حیزبولایەنانی دیکەدا کە لە هەرێمی کوردستاندا؟ بەڕاستیە تا ئێستا من پەیوەندیمان بە هیچ حیزبولایەنێکی بە هیچ و حیزبولایەنێکەوە نەکردیە لە کوردستان. هۆکارەکەی چییە؟ لە کوردستان بەڵێ هۆکارەکەی چییە؟ لەبەرەوەی ئێمە مەسەلە ئەوە نیە ئێمە شەرعیەتی خۆمان لەو حیزبانە یا پەیوەندی لەو حیزبانە وەربگرین ئێمە شەرعیەتی خۆمان لە گەل وەرەگرین ئێمە کار بۆ گەلەکەین ئێمە لە ناو گەلە کارەکەین ئەوە ئەبێتە هۆی ئەوەی ئێمە مستاهلی ئەوەی گەل سیقەمان بداتێ و کاری کار لەگەڵمان بکات یان نەک ئەوەی ئێمە لەگەر حیزبەکانی دیکە لەبەرەوەی بەڕاستی وەک وتم حیزبەکانی دیکە تا ئێستاکە سەرچاوی قەیرانەکان نەک چارەسەری قەیرانەکان ئەبینی لە هەر مشکلەکانی ناو حیزبەکانیش و لە بینی حیزبەکان و دەسەڵاتی شایە هەمووی ئەگەڕێتەوە بۆ یەک شت چێ دەیەوێت پشتی چ بێ کەس باسی داخوازیەکانی گەل ناکە کەس باسی مشکلەکانی گەل ناکە کەس باسی ئەو بەڵام دکتۆر محەممەد لە کاتێکدا ئەو حیزبولایەنانی کە بەڕێزت باسییان لێوەکەیت هەر کەسە و هەر حیزبە و لایەنگرێکی خۆی هەیە ئێوە کێ لایەنگرتانە لە ئێستادا؟ وەڵا ئێمە لایەنگری ئێمە وەک گوتم لایەنگری ئێمە هیچ کەسێک نییە تەنها جەماوە نەبێ ئێمە پشتمان بە خۆمان بەستووە سەر بە خۆینە هیچ لایەنێک دەستی نییە لە دروستکردنی ئێمە هیچ لایەنێک پشتگیری ئێمە نەبووە یەک فلوسمان لە کەس وەرنەگرتیە پرسیشمان بە هیچ کەسێک نەکردیە ئێمە کەسانێکی سەر بە خۆینە لە ئەجەندایەکمان هەیە کە بەڕاستی برەودانە بە ئەجەندای خەڵک بۆ باشبردننی ئەو کۆمەلگا بۆ گەیاندنی بە دوا ڕۆژێکی ڕووناک بۆ گەشەکردنی پەروەەردە بۆ گەشەکردنی تەندروستی بۆ چاکردنی خزمەت گوزاری بۆ باشکردنی بژێ و بۆ گەڕانەوە. دکتۆر محەممەد پێ دووە دامەزراندنی ئەم حیزبە لە 100% چارەسەری سەرجەم کێشەکانی هاوڵاتیان و هەرێمی کوردستان دەکات؟ بزانە کۆمەلگا دائیمەن لە گەشەکردندایە هیچ حیزب و هیچ بەرنامەیەکی سیاسی 100% چارەسەری هەموو مشکلێک ناکات لەبەر ئەوەیە هەموو ڕۆژێ لەگەر گەشەکردنی کۆمەلگا تەنگ و چەلەمەی نوێ دێتە سەر هەر ئەوهاش بووە بەرەو پێشبردننی ژیان بەرەو پێشبردننی دیموکراتیەت بەڵام ئێمە ئەوە دەزانین بەشدارکردنی جەماوەر شێوازی حکم دەگۆڕێت. بەڵام دکتۆر محەممەد لە ماوەی ڕابردوودا سەرجەم لایەنەکانی دیکە و حیزبەکانی دیکە هەمان دروشمیان هەبوو کە چارەسەری کێشەکانەکەن لەگەڵ هاوڵاتیاندان ماف بۆ هاوڵاتیان دابینەکەن ئایا ئێوەش بە هەمان شێوەی حیزبەکانی دیکە ئەبن؟ من بە قەناعەتی من ئەوە شتێک ڕەنگە ئەوە گومانێکە لای جەماوەر هەیە حقێتی ئەو گومانەی هەبێ لەبەر ئەوەی جەماوەر زۆر خەپێنراوە. ئێوە چی ئەکەن بۆ ئەوەی هاوڵاتیان یاخود جەماوەر کە ئەمان لەلا نەبێ بە گومان و ئەمان لا ببێ بە شتێکی واقعی؟ ئێمە ئەوەیە بەرنامەکانمان لەگەڵ جەماوەرە بە خۆمان بەشداری جەماوەرەکەین لەگەڵ یان دەبین هەر لە هەر مەرحەلێکە پرس بە جەماوەرەکەین جەماوەر ڕێکەکەین کە بەخۆی بەڕێستی دەبێت دەوری هەبێ ئەو مەسەلەن بۆ نمونە لە سندیکاکان لە لاوان لە گەنجان لە ژنان ڕێکخستنی تایبەتی بە خۆیان هەبێ
احتیمام بە داخوازیەکانی ئەو چینە بدات ئەوانە هەمویان پێکەوە ئەگە بێت و پێکەوە دابنیشن ئەنجومەنیان هەبێ ئەتوانن برەو بە داخوازیەکانی خۆیان بدەن و هەروەها تەسیریان هەبێ لەسەر ڕووداوە سیاسیەکان لەسەر ئەحداث شێوەی نیزامی سیاسی لەسەر چۆنیەتی باشکردنی خزمەتگوزاریەکان چۆنیەتی دابشکردنی خزمەتگوزاریەکان چۆنیەتی بەڕێوەبردننی ناوچەکەیان دەبێ بەڕاستی ئێمە ئەوەی پێدەرێن لا مەرکزیەت دەبێت لا مەرکزیەت تطبیق بکرێت دکتۆر وەک دەزانین پێکهێنانی هەر دەوڵەت بەڵێ دکتۆر وەک دەزانین پێکهێنانی هەر بەرەیە یاخود هەر ڕێکخراوی هەر شتێک بێت پێویستە مۆڵەت لە حکوومەتی هەرێم وەربگرێ ئەگەر بێت و لە هەرێمی کوردستان نابێت ئێوە لە هەرێمی کوردستاندان بەپێی ئەو زانیارانی کە لای منە مۆڵەتان لە حکوومەتی عێراق وەرگرتووە ئەمە هۆکارەکەی چییە؟ بۆ مۆڵەتان لە حکوومەتی عێراقی وەرگرتووە بۆ مۆڵەتان لە هەرێم وەرنەگرتووە نەخێرەوە ڕاز نییە نەمۆڵەتمان لە حکوومەتی عراقی وەرگرت بەڵام من بەپێی زانیاری کۆمەڵێک ئەو هاتۆتە بەردەست ئەمە من لە خۆمەوە نەمهێناوە دکتۆر دەزانم من زانم بە زانیارەکان بەڕاستی هەڵەیە ئەو جارێت پێت دەڕێمەوە بەڕاستی هەڵەیە ئەوە تۆهمەتە ئەگەر وا بێت ئێوە مۆڵەتان لەکێ وەرگرتووە لە کەری سیاسیە غەڵەتە ئێمە داوای مۆڵەت دەکەین لەو بەینانە داوای مۆڵەت لە حکوومەتی هەرێمەکەین بەڕێ ئێمە داوای مۆڵەت لە حکوومەتی هەرێمەکەین پێش هەموو شتێک زۆر باشە بەڵام معلوماتەکەت هەڵەیە هەموو لایەنێک ئەوەیە کە ئێمە هەر بزوتنەوەیکی سیاسی دروست ببێ بیانەوەی مۆرکێکی پێوانێن بەڵام دکتۆرەوە معلوماتی من نییە و بۆیە ینی من ئەمەم لێ بوو بە پرسیار چووکە لە بەرەوەی لە کۆمەڵێک سەرچاوە ئەوم دەستکەوتەوە نا منیش پێت دەڵێم ئەوە غەڵەتە معلوماتێکی غەڵەتە ئێمە مۆڵەتمان نییە نە لە عێراق نە لێرە داوای مۆڵەتیشمان نەکردووە پێش هەموو شتێک داوای مۆڵەت لێرە دەکەین ئێمە نە پیاوی کەسین نە کەسیش ئەتوانێت بمان خاپێنەوە کەسیش ئەتوانێت بمان خاپێنەوە ئەتواندرا زۆر باشە دکتۆر دامەزرێنەرانی ئەم بەرەیە پێک هاتوون لەکێ هیچ کەسێکی تێدایە کە خەڵکی شاری کەرکووک بێت بەڵێ تێدایە هی هەموو شارەکان تایە سەرجەم شارەکان گرمیانی تایە هی سلێمانی تایە سەرجەم هی هەولێری تایی دۆچی تایە هەموو جێشی تایە مناو پێمان پێویست ناکە ناو کە ئەچینە بە تەقدیمی ئیجازاکەین ناوەکانە دەینە وەزارەتی ناوخۆ ئەی سەبارەت لە ڕووی مادیەوە کێ هاوکاریتان ئەکات لە پێکهێنانی ئەم بەرەیەدا وەک پێمەتی ئێمە اعتیمادمان لەسەر خۆمان بووە تاکو ئێستا شەر اعتیمادمان لەسەر خۆمانە هیچ کەسێک یەک فلوسمان لە کەس وەرنەگرێت داوای یەک فلوسمان لە کەس نەکردیە ئێمە سربەخۆینە ڕاستی ئەگەر سربەخۆی قەراری خۆمان دۆڕاند ئێمە ئەدۆڕین ئێمە ئەوە چاکە زانین بۆیە نابێ بکەوینە ئەو داوایی کە هەموو زۆر لەلایەنە سیاسیەکان تەیەکەون کە مەسلەی مادیە و چۆنیەتی دابینکردنی ودە ئێمە لەسەر ژیرفانی خۆمان کارەکانمانەکەین ڕاستە ڕەنگە کارەکانمان متەوازع بێ بەڵام ئەگە خەڵکانێک هەبێ دەوڵەمەندی کوردستان ئەو نیشتیمان پەروەریەی تیابێ و یارمەتیمامدا ئێمە درێغی ناکەین بەڵام لە هیچ لایەنێکی خارجیەوە ئێمە یەک فلوس وەرناگرین ئەوە بە ئەکیدی لە دەسەڵات وەرناگرین لە حیزبەکانی دەسەڵاتی وەرناگرین دکتۆر دامەزراندنی ئەمڕۆتە بۆچی لە ئێستادا ڕاتانگەیاند کە لە کاتێکدا هەرێمی کوردستان بە کۆمەڵە قەیران و کێشەدا تێپەڕێ ئەوەیە مەسەلەکە ئێمە کوردستان بە کۆمەڵی قەیران و کێشەدا تێدەپەڕێ ئەو قەیران و کێشانە وا ئەوەن کە بێچارەنە چارەیە سەر ناکرێن ئەو قەیرانانە بوونەتەوە هۆی تەپانی ئەو کۆمەڵایەتی کە ئیستا هەیە تەپانی ڕژێمی سیاسی ئێمە دەمانەوێ ئومێدێک بگەڕینەوە بۆ خەڵک کە ئێمە نەواتێکی نەک بەتەنیابین ئەو نەواتە کراوەیە بۆ هەر کەسێک بۆ هەر گرروپێک کە تێدەکۆشێت بۆ خۆشگوزەرانی ئەو گەلا بۆ تێپەڕاندنی ئەو قەیرانانە بە ئیتیجاهی چارەسەرکردنی کێشەکان بۆ ئەوەی کۆمەلگای ئێمە شیرازەی کۆمەلگا تێک نەچێت بۆ ئەوەی کۆمەلگای ئێمە کۆمەلگایکی تەندروست ببینێتەوە بۆیە لە ئێستادا ئێمە بە پێویستیمانزانی کە ئەو بەرەیە ئیعلام بکەین بۆ ئەوەی خەڵکان
بتوانن بکەونە دایالۆگ لەگەڵ یەکتر بۆ ئەوەی بەرەو پێشی ببن شتێکی باشتری لێ بێتە دی بۆ ئەوەی خەڵک تەوجیهی خەڵک بکە بۆ بەدیهێنانی ئامانجەکانی بۆ بەدیهێنانی داخوازیەکانی گۆڕانکاری لە سیستەمی سیاسیە ئەوە زەرورەتە هەموو داواکاریەکانی گەل سیاسیە ئەوەی مشکلەکان هەنا ئەو قەیرانانە هەنا ئەو عەقلیەتە سیاسیەیە هیناویەتە کایەوە کە ئێستا برەوی هەیە لە کوردستانە بۆیە ئێمە قبولی ئەوە ناکەین کە دەڵێ مشکلەکان مەکەن بە سیاسی هەموو مشکلەکانی کوردستان سیاسینە سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ ئەو عەقلیەتە سیاسیە کە ئێرە پەروەردیە ئەو پیاوە گەورەکانی کە ساڵەهای سایرە ئیدارەی ئەو ناوچەیە دەدەن دەمانەوێت سیاست لە دەستی ئەو پیاوە گەورانە بگۆڕێ بۆ سیاست بۆ گەل بگەڕێتەوە بۆ خەڵک بگەڕێتەوە چۆن سیاست بۆ گەل بگەڕێتەوە نەکتەنها پیاوە گەورەکان چۆن سیاستەکە بۆ گەل بگەڕێتەوە سیاست بەو گەڕێ دەگەڕێتەوە کە بەخۆی بەشدار بێت کە بەخۆی داخوازی هەبێت کە ئیرادەی هەبێت دیفاع لە خۆی بکات بچێتە بەر دەرگای دەسەڵاتدار بچێتە بەر سەرجادەکان بچێتە هەموو ئوسلوبێک چی دیموکراتی بگرێتە بەر دکتۆر محەممەد ئێوە پێتان وایە ئێستادا کە هەرێمی کوردستان بە کۆمەڵە قەیرانە تێپەڕێ هەروە بە جەنگی دژی داعشدا تێپەڕێ ئێوە پێتان وایە کە بتوانن کاتی ڕاگەاندنی ئەم بەرەیە وای لێ دێت هەرێمی کوردستان خۆشگوزەرانە بێت ئەوە ئەبێت کە پێشتر هاوڵاتیان چەندەها ساڵە خەونیان پێوبینەوە ئێوە پێتان وایە کە ڕاگەاندنی ئەم بەرەیە وا ئەکات کە هاوڵاتیان گەشتبین بن ئاسۆی گەشت ببین یعنی گەشتبین بن بە داهاتوی خۆیان بەڵێ بۆ لەبەر چێرە بەرەوەی تو ئەگە سەیری ئیسرائیل کە ئێمە چەندین دەوڵەتمان بینی لە شەڕابوونا بەڵام کۆمەلگە توانێتی بژی کۆمەلگە توانێتی لەسەر پێی خۆی بێ خزمەت گوزاریەکان تێک نەچووە بەڵام ئەوەی ئێمە دەبینین شەڕی داعش بووەتە بەهانێک بۆ دەوڵەمەندبوونی بەڕاستی وۆرلۆردەکانەوەی پێدەێن لۆردی شەڕ ئەو کەسانە نەحەتە مەسەلەن ئەبینی تەناقوزەکان و ململانەکانیشیان لەسەر بەرژەوەندی شەخصیە نەک لەسەر بەرژەوەندیەکانی خەڵک بۆیە ئەگەر خەڵک بێتەوە سەر خۆی خەڵک داواکاریەکانی بکە هیچ تەسیرێک لە بەرەی جەنگ ناکات و ئینەما تەسیر لە یەک شت دەکا کە وا لە دەسەڵاتدار دەکات لە باتی ئەوەی قوتی خەڵک ببا لە ئێستادا کە ئەدەیبن ئێستا ئێستا هەمووشمان گوێمان لێە هەموو ڕۆژێ تەقریر هەیە لەسەر ئەو مەسەلانە دەگەڕێتەوە بۆ خەڵک بۆ ئەوەی خەڵک خۆشگوزەران بێت خەڵک باشتر بژێت هەم بتوانێت شەڕی داعش بکە هەمیش بتوانێت کۆمەڵگەکەی بە شێوێکی سەلیم و تەندروست بەڕێوە ببە. بەڵێ سپاس بۆ دکتۆر محەممەد کیانی و تەبێژی بەرەی دیموکراسی گەل کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمان بووی سپاس بۆ ئامادەبوونت.